بسیار باش تماشاوان نجا بریار نوری مالکی لدور آنی نخواره یا علای کردستان لدبر خانقین به تایبەتی لەسەر دام و دەستگەین فەرمیین حکومی هون vê biryarê ça helsengînin gelo me best û armancên pişta vê biryarê çi bu ev biryara hatiye dan bu anî nexwarê ya alayê Kurdistanê li van deverên Kurdnişîn ku li gor girov û belgenamên dîrokî ev devera piranî deverin ser bi Kurdistanê ne û niha wekû deverên kêşe li ser an ku deverên veqetiyê li Herêma Kurdistanê ku di çarçûvê desturê herdemiyê Iraqê madde 140 ye bu çawatiya çareserkirina vê pirzgirêkê li heyana ev pirzgirêkê weke xwe ye roj û rojê jî ki rawş beref xirabûnê çe bi taybetî li vê deverên gropên tundrew hene ku gelek caran Kurdan dikujin digirin diravînin û di niha jî ev biryara ya fermî ji aliyê Serokvezîrên Iraq hatiye derkirin ku pêwîst e li ser hemû dam û dezgehên fermî li xaneqîn alayê Kurdistanê bête xwarê bi tinê alayê Iraqê hebe gelo hîn vê ça helsengînin biryarekî Nûrî Malikî بۆ داگرتنی ئاڵای کوردستان لە خانەقین ئەمە ناو نیشانی تەوەرێم ڕووی بەرنامەیە بەرنامەی مایکی خەڵکە دوای ئەم ناوبەرە چاوەڕێی سەرنجەکانی ئەوەی بەڕێزم لەگەڵم بن. دووبارە سەڵاتان لەبێ بڕیارەکەی نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراق بۆ داگرتنی ئاڵای کوردستان لە خانەقین لەسەر هەموو دام و دەستگا فەرمیەکانی حکومی لەم ناوچانەدا لە ئێستادا ئێوە چۆن هەڵەسەنگێنن سەرنجەکانی ئێوە لەسەر ئەم بڕیارە چییە لە کاتێکە کە ناوچەی خانەقین کەکەوێتە چارچۆی مادەی 140 لە ئێستادا بە ناوچە کێشە لەسەرەکان ئەم ناوچە دابراوەکان ئەناسرێت کە بە پێی بەڵگەنامە دیروکیەکان مێژوویەکان ئەم ناوچەیە بەشێکی دانەبراوە لە کوردستان ئان لە باشووری کوردستان لەم بارجەیە. بەرەزان ئەم بڕیارە ئێوە لە ئێستادا چۆن هەڵەسەنگینی سەرنج و بچوونەکانی ئێوە دوای ئەم ناو ئێستاش لە خزمەتی وەرگرتنی سەرنجەکانی ئێوەدام. یوسف لە باسەرمە کاک یوسف ئەم کاتەوە باش. الو مرحبا. مرحبا سەرچاوم. دەستخۆشی و بەرنامە لێکەم. زۆر سپاس. ناعی باسرمەوە لێکەکە. بەڵێ خۆشحاڵین فەرموو. دەستخۆشی و بەرنامەت لێکەم دەستخۆشی و برا بەڕێزانەکەم تازە پەیوەندیەکەیانەوە وەرگرتم. بەڵێ کاک یوسف فەرموو. بەس یەک گلەییم هەیە چارشەمەی ئەولاتر حادسەک ئەوە بخۆکە بوومە با غەباتەی بەغەباتەی دەبەدەستەوە برادرانە نەبا بەخوا لێق پێشی بەباکردم ئەوە یەک دوام دەبە برادرەکان نەبا چوونە خەستەکانی هەریدێ 6 ساعات و نیوە ئەم انتظاری چم کردن انتظاری دەکتۆر کرد لە ساعات 8 و نیوە تا ساعات 11 جەنابی دەکتۆری لە خەوێ هەرەستی دێ ئیشاعەکەی لۆم نەگری دخوا ئەوە تقارنە عاشمانیە ئەوە نیە بەڵێ کاک یوسف بەڵێ کاک یوسف تو کێشێکی باسی کێشەیەکی خۆی دیاریکراوەکەی بینەرە بەرەزەکان ئەمە بەرنامە ئێوەیە هەموو ڕۆژێ لەسەر تەوارێکی دیاریکراو کە تایبەت بێ بە ژیانی ئێوە تایبەت بێ بە پێشاتێکی گرنگ لە هەرێمی کوردستان قسەکەین کاک یوسف پێمان خۆشە لەسەر تەواری بەرنامەکە قسە بکەی ناوەڕۆکی بەرنامەکەی بەسەر بەرنامەی زۆر قساکەمەتە دەختۆری بەڕاستی زۆر لێکی زۆر بلێ لە دەختۆری هەریدەیە ئەو ئیشاعەکەی گرتیا زۆر تاخیری کردی چینە هەولێرێ چینە هەریدێ داکەی مەتا ساعات و نیوە ئەم لەبا وەفێ عملیاتی مامۆ بۆ قورئانی 20 دەختۆر نەسەری بۆ 20 دەختۆر دەستگەر ئامۆزاکان 20 دەختۆر نەسەری بە لێدەن 3 ساعات و نیوە انتظاری جەنابی یەک دەختۆر یەکمەتە ئیشاعەکەی وەرەگرم ئەگەر چ بەرەلایەکە دێ بەرەلای نییە ئەوشێ گلێن لە ئۆپنەتی هەیە کاکمەت جەنابی سەرۆک چ لێ بکارمان ژیانت بۆ دابینەکەم ئاش بەڵێ کاک یوسف بەڵێ کاک یوسف سەرنجەکانت بەڵێ سەرنجەکانت گەشتی نیوادانی چێنە پەیوەنددارەکان جێ لە تۆ بێ ئاڵامان لەگەلە لە شاری سلێمانی ئاڵاخان تایبەت لەسەر بەرنامەکە تکایە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموو ئێوارە باش کاکەکار باشتر بوو جەنابەت دەستخۆشی تەوەرەکە لە یەکەم بەڵێ بەداخەوە بۆ مالیکی کە ئەوێت ئاڵای کوردستان لە خانەقین لا بەرێت بەڕای من ئەمە شتێکی زۆر نەشیاوە وە نەگونجاویشە من باوەڕم وایە ئەگەر مالیکی ئەمەی بۆ جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستانە یاخود لە ناوچە دابڕاوەکانی کوردستانە دووبارە ئەبێتەوە ئەم کاری کە مالیکی ئەوێت جێبەجێ بکە باوەڕیشم وایە ئەگەر حکومەت باوەڕم وایە کە حکومەت هیچ هەڵوێستێکی نابێت بەرامبەر ئەم کارانە بۆ ئەوەی کە مالیکی جارێکی تر نێوێت ئەم کارانە دووبارە بکاتەوە با بڕوە لە وڵاتی خۆی ئەم جۆرە ئیشانە بکە نەخێر نەک ئەوەی کە دەست بخاتە ناو هەرێمی کوردستانەوە. وەڵێ پێویستە بۆ ئەم بڕیارە وەکو توالەی کە پێویستە دەست نەخرێتە ناوە پێویستە چی بکرێت لایەنی بەرامبەر پێویستە چاڵویستێکە بێ لەم کارەدا
وڵی ئەبێت لایانی بەرپرس یاخود حکوومەت هەڵوێستیان هەبێ بەرامبەر ئەو کارێکە مالیکی جێبەجێەکات. بەڵێ هەواڵمان لەگەلە لە چەمچەماڵەوە کاکە بەڵام کاتەوە باش کاتت باش ئەلۆ هەموو کاتێکت زۆر سپاس بەڕێز وەڵا لەسەر ئەو مەسەلێ بەڕاستی من وەکو خۆم یعنی کۆمەڵە ملاحەزەمێ لەسەر حکوومەتی هەرێم ئەداکەی زەعیفە ئەو کەسانی کە ئەنێرێن بۆ پەرلەمان بەڕاستی کەسی نەشیاون یعنی وای کردووە کە ئێمە مالیکی بگەڕێ لە زۆعفی ئێمە دوایمە خۆ بەخۆ کۆمەڵە مشکلە هەیە یعنی هەر لە وەزارەتەکان بگرێ هەمووی زەعیفە یعنی ئەدای حکوومەتەکە زەعیفە بۆیە مالیکیش بە فرسەت تێزانی بۆ نمونە لە وەزارەتی پەروەردەوە لێگەڕ وەزارەتی پەروەردە بەرێ شاو خەڵکی کادر پێ ئەگەێنێ ها تەجروبەکە مامۆسای ئیبتیداییەگەر بزانی ئێمە هەرچەنە کەس و کارمان یعنی لەو بوارەیان یعنی سەیکە هەمووی دەرەجەی نزم پێگەێنران کردیان وەکو دەواجین وا بوو هەموو بوون بە مامۆسا ئێستا نازان چیان لێ بکەن ئەوە بڕۆ سەر مەسەلەکانی تە هەروە ئێستش ئەم مۆزوعی مالیکی بە فرسەت تێزانێ ئەزانێ کەسەکانمان نەشیاون لە پەرلەمان هەیە یعنی نازانن دوو قسە بکەن یعنی بەڕاستی پێتەڵم بەس بەڵێ کاک خۆیان و لەو شتانی خۆیان نەگەڕن بۆیە مالیکیش بە فرسەت تێزانێ بەڵێ کاکە باڵە لە کاتێکا کە سەرکرداتی سیاسی کوردستان بە تایبەتی لیستی هەڵپەیمانی کوردستان لە ناو حکوومەتی نووری مالکی بەشدارە و چەندین وەزیری هەیە لە کاتێکا کە پێکێنانی حکوومەتی نووری مالکی کە بە حکوومەتێکی ئەو بەشی نیشتیمانی ناوزان دەکرێت هەموو لایەنەکانی عێراقیا بەشدارن بە بڕیار بەدەست پێشخەڕی مەسعود بارزانی سەرۆکی یاریمی کوردستان لە هەولێرەوە پێک هێنرا بوو لە ئێستادا و بڕیارانە دەرەکرێت بە تایبەتی ئاڵای کوردستان لە ناوچەی خانەقین کە پڕانی زۆری نەکردن تۆمە چۆن لێکە دێتەوە لە ئێستادا بەڵێ بەڵام یەک قەزەکەم ڕاستەکەی ئەمە مۆزوعە ئەوان گرنگ نییە لایەن ئاڵادا ئەگیرە داناگیرە حکوومەتی کوردی کۆمەڵێک مەسلح چییە یعنی ئەوانی لە دەوری سەرکردەکانن بە کەیفی خۆیان بەس تەنها شتێکی مەسلحەتی خۆیان تیاێت ئەوانە بەلایەنەوە گرنگە ئەگەرنا ئاڵادا ئەگیرە داناگیرە من یەک منت پێ ئەڵم وەرە مدیر سوڵتەتە مدیر چیتە مدیر مرۆتە ئەما لە چەمچەماڵ پێ بڕۆین هەمووی کەسی کادیری نەشیاون هەمووی چونەتە ئەو پۆستان هەر ئەوانن سوێد و سوێبن بە ئەندام پەرلەمان هەمووی بە قۆپیا دەرچوونە وەرە سەیریکە بەڕێزم هەچی تەلەبەی ڕاست بوو مامۆسای ئیبتیدایی ئەمە کەسی نەشیاو پێ بگەێنێ بەڕێزم بەڵێ مەریوانمان لەگەلە هەر لە چەمچەماڵەوە کاک مەریوان ئەم کاتەوە باش سەبارەت دەستخۆشتان لەگەم بە مستەوەرەجانەداتاناوە بە ئاڵای کوردستان من لەسەر ئاڵای کوردستان کۆمەڵێشتم هەیە من ئاڵای کوردستان خۆشەویستم لە لای هەموو تاشێشی کورد و لە لای جەنابی سەرۆکی بەرزانی جەنابی سەرۆکجەرا تاڵەبانی من ئەو قسەی مالیشی سەر قسەی کاکاپاڵ مالیشی بە فرسەت ێزانێت دەیتەوێت دەفخاتە ناو گەلی کوردەوە ئەیتەوێت هەرێمی کوردستانمان لێ بشێوێنێت ئێمە شتا ڕەدەدەینەوە ئێمە لە پێناو خانەقین و مەندەلی و ئەو شوێنە داگیرکراوانە دیسەش ئێمە کە ئەخوێن خەون و خەیاڵی کوردە یعنی ئەمان تێبی گەڕێنەوە باوەش بەڵێ کاک مەریوان کاک هەڤاڵ هەر لە چەمچەماڵەوە ئاڵێ ئێمە بۆەوەی گەڕێنتەوە کە ئەو کەسانەی وەکو نێنەرانی کورد لە پۆستە جیاجەکان لە ناواندا لە بەغدا دەست بەکارن ئەوانە کەسی شیاونینە بۆی چونیەتی سیاستکردن چونیەتی دانانی استراتیژێکی هاوبەش بوو گرنتیکردنی بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی کوردستان تو ئەمە چۆن لێکە دەیتەوە من ڕێزمێ بۆ قسەی کاکە باڵ قسەی زۆر جوانە بەس ئایا ئێمە ئەو کەسانی کە ئەندام پەرلەمانی کوردستانن لە بەغداد قسەمان بۆ دەکەن سێگەین هەر کەناڵەکانی خۆمانە ڕێکلانی بووەکەن ئەمە دەستی حیزبی تایە و دەستی شتی تایە تۆ سەری مەفەن پەرلەمانی بەغداکە سەر بە مالیشی کۆبوونەوەی پێگا سەر بە علاوی کۆبوونەوەی پێگا ئایا ئێمەش بەڕێز مامزەلا تاڵەبانی قەیشێکە بادامە پەرلەمانە کودەکانمان یەکگر بن خۆگر بن لە ناو پەرلەمانە بتوانن قسە بکەن بتوانن بدەن من بەحەقەت کە خالیشوانی بەجدید ئەڵێم ینی کەسێکی لە پێناو کوردە ئامادەیە هەموو شتێ بکەن ناو پەرلەمانە ئایا با سەرکردەکانمان با بنشن قسە بکەن ئێوە ئەمە پشتگیریان بکەن تۆ پشتگیری قەومەکەی خۆیەکە منش با پشتگیری قەومەکەی خۆ بکەم بەس بە پێناو ئاڵای کوردستان من ئەو قسەی مالیکی ڕێدەدەمەوە ئاڵای کوردستان خەون و خەیاڵێکی ئەوە بڵێ لایە دەم لەسەر مەخسەن قوتابخانەکان و داری حکومی ئەمانە ئاڵای کوردستان هەرگە شاوەیە و هەرگە شاوەشە بێت علیمان لەگەلە لە شاری سلێمانی کاکە لێم کاتەوە باش ئەلۆ بەڵێ کاکە لێم کاتەوە باش ئەم بڕیارەی نووری مالکی لە ئێستادا بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2023 کە لەو کاتەیە لەسەر نەخشە وڵاتێک نەما بوو ناوی دەوڵەتی فەرمی عێراق بێ کورد بەشداریەکی کارا بوو لە چونیەتی
دروستکردن و پێکێنانی موسساتە فەرمیەکانی لە بەغدا لە ئێستادا ڕۆژ بە ڕۆژ کێشەکان قوڵترە بێتەوە گەشتوتەوە ڕادەیە کە بڕیارە درێ حتان بڕیارە بۆ ناوەندێکی پۆلیسی ئاسایش ڕاواناکرێ بۆی ئاڵای کوردستان لە ناوچە خاناقین نامێنێتون تو ئەمە لە ئێستادا چون لەکە دەیتەوە کاکە گیان ئاڵای کوردستان لە خانەقین و لاتی شوێنە نەمێنێ ئای باشە ئوسامە نەجێفی لەگەڵ نوری مالیکیە مام جەلال و کاک مەسعود خۆیان دەنگیان پێ نەیان خۆیان نەیان کردن ئەوان کرد بە ڕێزی پەرلەمانی عێراق و ئەی بە ڕێز وزەرای حکوومەتی عێراق ئیتر ئێمە چگە لە یەکیان لێ بکەین ئەوان مام جەلالیش و کاک مەسعودیش ئیلا مەسەلەی پارە و بورجە نەبێ نایبینی باسی یەک مەسەلەی کورد بکەن باسی مەسەلەی کورد هەر نییە لای ئەوان بەس ئەسەوبیلا پارەکە چەند نییە لە ساڵ حەڤەکە 3 تریلیۆنی کە زیای کرد بەس ئەمە مەسەلەکەیە ئەجینا مەسەلەی کورد و قەومێت و ئاڵای کورد لای ئەوان سڕاوەتەوە بەس بورجەکەی و هیچیکە ئەم بڕیارە کە دەرچووە کاکە لەم بڕیارە نوری مالێکی لە ئێستادا بە تایبەتی لە ئێستادا کاریگەریەکانی لەسەر پرسی کورد لەسەر بەرژەوەندیەکانی کورد لە باشووری کوردستان تو چۆن لێکە دەیتەوە کاکە گیان نوری مالکی هەتاکوونێ بێهێز بوو ئەمان دەنگیان پیا و کردیان بە ڕێز وزەرای عێراق و ئوسامە نەجێفیشیان کرد بە سەرک پەرلەمانی عێراق ئێستا نوری مالکی داشی سوارە هەرچی بڵێن ئەمان مەجبورن بڵێن بەڕیشی مەردانە و قەسەم بەڵێ سومان لەگەلە لە دوکانەوە کاکەسو ێوارەت باش بەڵێ کاکەسو لەسەر تەوری ئەمڕۆمان وەڵام من دەربارەی داگرتنی ئاڵا لە خانەقین بەڵێ بە شتێکی زۆر ناخۆشی بینم بەڵێ هەرە وەڵانجا نازانمەوە دەبێت و سەرکردەکان دەبێت چی بڵێن بەخۆیان چ شتێک بڵێن بەخۆیان تۆ وەکو هاوڵاتێکی کورد کە زۆر پێت ناخۆشە مەڵایدا بگرێت پێت وایە دەست پێشخەریت چییە ئەلتەرناتیڤ پێویستە چی بێ پێویستە بەدل چی بێ بۆی ئاڵای کوردستان لەم ناوچانە شەکاوای بێ بۆی کێشەی ئەم ناوچانە بە شێوەیەکی بنەڕەتی لە چارچوەیە کە لە بێگومە لە دەستوری عێراقیشە چارەسەری بۆ دزراتەوە چارەسەر بکرێت وەڵام دەست و شتێکەوە نووسراوەتەوە خۆ عارە باوەڕی پێ ناکەن بەڵێ احتیمان بەوە نادەن و خۆمان دووگرتنیشە بەڕێ من ینی قسەیەکی مام جەلال هەیە زۆر ڕاستە خۆ قسەکەی کە کردی ئەڵێ ساندنەوەی کەرکووک خەونی شاعیرانەیە و حکوومەتی کوردی خەونی شاعیرانەیە بەڵام قسەکەی ڕاستە تاڵەتماوە نەبێت لەو شوێنانی بووی دیاریکراوە بستێک بچێتە ئەولاوە ینی مەسەلەیەکی شەیە دەڵێ کورد و پارە و خیانەت لە پێناو پارەیە کورد هەموو شتێکی خۆی لەدەستداوە هەموو شتێک ئەڵێ کورد و پارە و خیانەت ئینگلیزە قسەی کردووە بەڵێ قایەرمان لەگەلە لە مەخمورەوە کای قایەرم کاتەوە باش عەبدوڵڵا لە شاری سلێمانی بەڵێ کاک عەبدوڵڵا السلام علیکم عەلەیکوم ئەسسەلام کاکە دەستان خۆش بوو بەرنامەی زۆر سپاس بەنسبەت داگرتنیەوە ئاڵایە لە خانەقین ئەبێت چاوەڕوانی وشکین لە سلێمانیش داگیرێ گەرەوەیان بۆ سەرگری بۆ باوەندە ڕەشبینی من ڕەشبین نیم بەڵام هوکارەکان چییە کە تو ئاڵێ هوکارەکان چییە هوکارەکانی پشتگیرکردنەوەی تو چییە کە ئەمە لە خانەقین لە ئێستادا ئەگەروا بچێت لە سلێمانی شەماڵایە داگیرێ قوربانجان ئەوان هەچیشیان و تۆ بۆیان سەرگرتووە بەڵام ئێمە زۆر ضعیفین بەڵێ وایان نا هەچیشیشیان ویستووە بە عەرزی خۆیان ئەوان کردویانە کوردەواری خۆمان ئەڵێن خۆیانەی بڕن خۆشیانەی دوورن خۆشیان پێیاویانە ئەمان هیچ ناکەن ئەگەر بیان کرداشتێکیان دیارە بوو وەنیە وەکو مادەی سەوچلی لێ جاگەرم ڕۆ چاوەڕوانکەین لە خانەقین داگیرێ سوێنێ ڕۆ کاتە سلێمانی و شارەکانی بەڵێ سوپاس و سەرنجەکانت تەماشاوان نێجا ئینانە خوارە ئەنکۆ داگرتنە ئاڵای کوردستانێ لە دەڤەرە خانەقین کە دەڤەرە خانەقین دەڤەرێکە کورد پڕانی کوردنشینە ئەف دەڤەرە لە گۆر بەلگەنەوە گۆڕۆڤێن دیروکی دەڤەرێکە دیکەوە چارچوێ کوردستان ئەم دەبێژین ئەف بڕیارە دنهادا گەلوین بچوت گەرینە لە پشتی پرۆسێسا ئازادگای عێراق لە 2003 ئەف دەڤەرێن فەقەتیە لە هەرێما کوردستانێ کۆ نێزیکی نیڤیا باشووری کوردستانê pêktîne ev devere heya niha pirzgirêkmane divan deveran deveren hatine veqetandin gelek caran arîşên ewlekariyê heya niha jî derdikeve bi berdewamî û maddeyekî taybet li destûrê Iraqê de dibêjinê madde 140 ku di çerçevê vî maddeya alternatîv û mîkanîzmê çawatiya çareserkirina pirzgirêka van deveran heye li heya niha ev maddeye nihayet bicîînan û nihayet aktivkirin gelek cara daxuyanî deynedan taybetî celayê hind kesên tuntra û yên erebî ve ku ev maddeye bi ser çiye gelo în çalek didin vê çendê deştîman le gele li hewlêre we بەڵێ کای دەشتم کاتەوە باش کای دەشتی
بەڵێ دیارە ئێستا کە لە سای سیاسی عێراق وەک ڕابردووش بینیمان ڕژێمی دیکتاتۆری وەربەگۆڕ بەڵام ئێستا کە کۆمەڵێک ڕژێمی سیاسی مۆدێرنتر هاتوونەتە سای سیاسی عێراق و بەشداریەکی کاریگەریان هەیە لە حکومەتی عێراق و ڕۆڵ و ئادا و شێوەز و بەرەپێچوونی حکومەتی عێراق بەدەستی ئەوانە بۆیە دەبینین بڕیارەکان کە لە بەرژەوەندی کورددا بە ئاراسپێکدا دەڕوا کە کورد خوازیارنە بۆ نمونە ئێمە مادە 140 هەیە مادە 140 کورد بە هەموو شێوەیەک هەوڵی بۆ دەدا بەڵام دەبینین هەموو لایەنەکانی عێراق بەربەست دەبن بۆ نمونە لە ناوی کوردستانیش دەکرێت بڵێن ئەم شتە هەیە بەڵێ کای دەشتین بەڵێ سای سیاسی عێراق هینانە خوارەی ئاڵای کوردستان لە خانەکردنی شتێکی تر هەیە دیارە عەرەب و ڕژێمە سیاسەکانی عەرەب هەر کاتێک دەکەونە سەفێ منەتیان و احتراف بە کەسایەتی سیاسی کورد ناکەن و هەر کاتێک شکست دێنن دیسان هانە دێن بۆ بەڵێ بینشمان ئەو کۆبنەوەی کە لەوێ دەستا ئەحمەدمان لەگەلە لە کەرکووکەوە کاک ئەحمەد ئەم کاتەوە باش بەڵام کاتەوە باش بەڵێ کاک ئەحمەد بە حکمەوەی تۆ لە کەرکووکەوە قسەیەکی کەرکووکێکی یەکێک لەو خالە زۆر ئەساسیانەیە کە هەر لە بیدایەتی شۆڕەشی تەفگەری ئازادی کورد لە باشووری کوردستان تا ئێستا خالێکی ئەساسیە هێلی سوورە بەلای کوردەوە بەڵام تا ئێستا ئەم کێشەی ئەم ناوچانە چارەسەر نەکراوە گەشتە تا حەدە کە داوای هێنانە خاڕەوەی ئاڵای کوردستان لەم ناوچانە ئەکرێت تو ئەمە چون لێکە دێتەوە لە ئێستادا ئەم بڕیارە ئەم هەموو پێشاتەنە چون لێکە دێتەوە هۆکارێکی بچای گەڕینیتەوە بەڵێ وەڵی وەکو کورد لە کەرکووک و سنوورەکانی کەرکووک کە تایبەتە بە کوردستان نەک بە مالکی بە کەسی تر ئاڵای کوردستان داناگرێت چونکە ئاڵای کوردستان لە سەرەتاوە شۆڕشێکی زۆر خەباتێکی مێژووی هەیە ناتوان داگرن بەو شێوەیەکەوە بە قسە باسی بکە ئێمە کەرکووشی و گەرمیانی ئامادەی خوێنی خۆمان بڕژێنین لە پێناوی کورد و کوردستان بەڵام ئەم شتێکەوە باسەکەی تەوەری تۆ زۆر جوانە ئاڵای کوردستان ماوەی پێش ئێستا عەرەب دێ بۆ جان کورد شەڕی کورد و عەرەب ئەبێت تا خۆپشانداوەش هێنم بێتەوە من بەڕای خۆم و بۆ چوونی خۆم ئەم ئاڵایکەوە باسی کە دۆبی مالکی پێنا ئەوەیکەوە مەشاکلەکە دروست نەبێت خۆپشاندان کۆمەڵە کێشە لە بەغا هەیە کۆمەڵە کێشەش لە کوردستان بەڵێ کاکی ئەحمەد ئێستا ڕەتفێلی کوردەکانی ئەم ناوچانە کە پەڕانی ئەنکو زۆرینە دانیشتوانی ئەم ناوچانە پێک دێنن ڕەتفێلی ئێوە بۆ ئەم بڕیارە چیە لە ئێستادا کوردانی خانەکان بڵێن ئێوە وەکو ناوچەدا بەراوەکان ئێوە لە کەرکۆکی لە خانەقین لەو ناوچانە ئێوە ڕەتفێلی ئێوە هەڵوێستی ئێوە کاردانەوە ئێوە لە بەرامبەر ئەم بڕیارە چیە وڵای برا جوانەکەم بەڕاستی ئێمەی کوردی کەرکووک لە هەموو شتێک بێ بەشە تەنها لە قەرزی گەورە و بچووک و سلفەی عقار و زەواج ئێمە هەر خۆمان بە کورد دەزانین هەر کوردستانین بەڵام ڕەدی ئێمە بۆ مالکی ئەوەیە خەیاڵی خاوە ئەم شەش کە باس کراوە لەسەر مێز باس کراوە تەنها بۆی کەوا مەشاکل دروست دەبێ خەڵکە بخافە لەسەر ئەو ئاڵایەوە نەخافە لەسەر خۆپشاندان و بەعی و مستەجابکردن و ئەم شانە بەڵێ زۆر سپاس سپاس باوکی ئیبراهیم لە چەمچەماڵەوە لەگەڵمانە باوکی ئیبراهیم ئەم کاتەوە باشە لەسەر تەوری ئەمڕۆمان فەرموو شەو باشم کاتە باش دەستخۆشی ئەم بەرنامە جوانەی لە یەکەم بەڕێزم زۆر سپاس بەڕێزی برا گەورە ئەمە بۆ بڕیارێ وەکو مالیکی وەک ئەوە وایە بڵێ ئاڵای کوردستان لەسەر لە کۆشەکان بەغا لادرێن نەک لە خانەقین ئەبینی ڕۆژە دێت بڵێ لە حدودەکان ئێرانش دەولای کوردستانەوە ئاڵای کوردستان مەمنوع هەڵدرێت بۆ یەکی وەکو سەرکردەی وەکو مالیکی هەر زۆر شتێکی بەفیدە وەکو مانەی خۆمانیە بەڕێزم بەڵێ باوکی ئیبراهیم ئەم بیرکردنەوەی تو بچای گەڕێنیتەوە والله بۆ لاوازی سەرکردەکانی کوردە گەڕێنمەکە لە بەغایە ئەگەر ئەوان ئیمزا لەسەری نەکەن ئەو چۆنە لە خۆی وڵێ ئاڵای کوردستان لە خانەقین لادرێ و لەو چۆنە کوردنشینانە جا بۆ زانیاری بەڕێزیش ئەوە سیانڤۆی مانگە ئێمە تا ئیسە معاشمەوە نەگرێ هێزی پێشمەرگەین لە چوار لیواگەی تێکەڵەکە ئەم کە تێکەڵ کراوە تا توێژێ بەڵێ دیار هەر لە چەمچەماڵەوە کاک دیار ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڵێ فەرموو زۆر سپاس دەکەم دەستخۆشیتان یەکەم بۆم تەوەرە بەڕاستی تەوەرێکی جوانم بەڵام ئەمە وەکو گەنجێکی خەڵکی خانەقین شتێک بڵێم نەک نووری مالکی هەزارانی وەکو نووری مالکی و وەکو ئەو دەسەڵاتە بەهێزی کە سەدام حوسێن هەیە بۆ نەیتوانی چۆک بە خانەقین دابە
هیچ کاتە ناتوانێت حکوومەتێکی پەرتەوازی وەک حکوومەتەکەی نووری مالکی ئەم بڕیارانە بەسەر کووردا تەطبیقکە. خانەقین بۆ خۆی هەموو کاتە سەلمانیەتی کە کوردێکی ڕەسەنە کوردێکە قەت نەتەوادی خۆی دەبین نەچۆتەوە قەت ناتوانێت بینگا لەبەرەوە ئەم بڕیارەی کە دەیتا بڵی بڕیارێکی سەقەتەوە هەتا برا کە ناتوانێت هیچ کاتێ بیباتە سەر. بەڵێ بینەرە بەرزەکان محەممەد ماڵە حەسەن قایمەقامی قەزای خانەقین تایبەت بە نارتی گوتی کە هەر لە ساڵی 2023ەوە تا ئێستا ئاڵای کوردستان لە تەنیش ئاڵای عێراقەوە لە خانەقین لە دام و دەستگە فەرمیەکانی خانەقین بەرز کراوەتەوە بە شێوەیەک پابند نابن بەم بڕیارە. بەڵێ یوسفمان لەگەلە لە شەقڵاوەوە کاک یوسف ئەم کاتەوە باش ئەم کاتت باش دەستخۆشە بەرنامەت لێکم زۆر سپاس بەنسبەت وەکو هاوڵاتی کورد ئەم نقساکەم بەڵێ وەکو هاوڵاتی چکرد بەنسبەت ئاڵای کوردستان کە هینانە خواری و حسابکە کورد لە سفرەوە دەست پێەکە وە بزانم زمانی شۆڕشی مەلا مستەفا لەسەر کەرکۆک کوردایەتەکەی لە دەستدا بەس ئەم جارش کورد ئەگەر بێت و ئاڵایەکەی دابگرن لە دیسانەوە کورد لە سفرەوە دەست بێکا من وەکو هاوڵاتیەکی کورد وەکو هاوڵاتیەکی کورد ئامادەمە لە پێناو ئەو ئاڵەیەی گیانی خۆم فیداکەم گیانی خۆم فیداکەم لە پێناوی ئەو ئاڵەیەی کۆ هەزاران شەهید درا لە پێناوی ئەو ئاڵەیەی لە پێناوی کەرکووک و خانەقین و مەندەری و جەلەولا هەتا جەبەل عەمرین ئێستاش ئامادەمە وەکو کوردێک گیانم بکەمە فیدا لە پێناوی ئەو ئاڵەیەی ئادی هەر نووری مالکی نەبوو 2003 هاتە مەسیفی لە بن ئاڵای کوردستان نانیە خوارد ئێستاش زەمەی ئاڵای کوردستانەکە بەس بەداخەوە. بەڵێ بینەرە بەرزەکان بێگومان ئاڵا لە هەر وڵاتێکە بۆ هەر نەتەوەیەک ئاڵا پیرۆزی و قوسیەتی خۆی هەیە و داگررتنی ئاڵای وڵاتێک لە هەر شوێنێک بێ لە هەر شوێنێک بێ بێگومان ئەمەش ڕامان و مانای قۆڵی خۆی هەیە بێگومان ئەمەش کاریگەری خۆی هەیە. ستار لە کەرکووکەوە لەگەڵمانە بەڵێ کاک سەرم کەتەوە باش ئەلوێوارەتان باشگراکەم باشتر دەستخۆشی بەرنامەکەتان لێکم وڵایی بەڕاستی بەرنامەیەکی سەرکەوتووە بەنسبەت لە ئاڵای کوردستان لە خانەقین کەوادا بگیرێ. بەڵێ کاکی ستار ببوورای کرد دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بۆیە باشتر جێمان لە دەنگێکتر بێ. بەڵێ نووری مالکێکە ساحب قرارە با بتوانێت ئاڵای عێراق چاک بکە لە منطقەی سونە هەتا ئێستا سێنەزمەکە وەڵڵاو ئەکبەرەکەی تایە لە منطقەی شیعە ئەو ئاڵایەن بەرزەوە کردووە ئایا ئەو ئەتوانێت لە خانەقین و لە کەرکووک و ئاڵای کوردستاندا بگرێ ئەو ناتوانێت ئاڵای عێراق چاک بکە ئەتوانێت ئاڵای کوردستاندا بگرێ ئەگە کورد خۆی دای نەگرێ بەخوای نووری مالکی ناتوانێت دای بگرێ لە کەرکووک و لە خانەقینیش. بەڵێ کاک ستار کەواتەوە کوتوالێ مادەم تا ئێستا لەناو عێراق بەتایبەتی لە هەندێک ناوچە سونیەکان و هەندێک لە هێزە سونیەکان هێشتا عەلەمی عێراقی سەردەمی ڕژێمی پێشوو بەکاردێنین تا ئێستا نووری مالکی نەتوانیوە ئەو کێشە چارەسەر بکات بوو پەنە بۆ ئێرە بۆ ئەو بڕیارە داوە. کاکە ئەو بڕیارەی بۆیە داوە لەبەرەوە سەرکردەکانی خۆمان سەرکردایەکی زۆر لاوازن زۆر زەعیفن لە کوردستان ئەڕۆن بە تونند و تیژی ئەگەنە بەغا دانیشتنەکەن لەگەڵیان ئاڵێن بڕیارەکانیان زۆر ئیجابیە و لەگەڵمانە دانیشتنە بە چوار قسەی خۆش قەناعەتەکەن اینجا کە دێنەوە ئەڵێن نووری مالکی قەراری داوە ئەوای کردو ئەوای بۆما کردو دوای ئەویش بە چوار قسەی خۆش بەڕێیەکە ئازانێک شارەزای کورد بووە بە قسەی خۆش بە چوار قسەی خۆش بەڕێیەکە ئەوە نییە بە بەڵگە و بە مستەفسەکات قسە لە نووری مالکی وەربگرێ و هەتا بتوانێت جارێ دیکە ئەو بەڵگەی بداتە ناو چاو نووری مالیکیە بتوانێت بڵێەوە بەڵگەیەکەوە تو کردوتەوە تاوانباریکەن. بەڵێ تەماشاوان نینجا پێکینانە حکوومەتان هەیە عێراقی کورد بەشداریە کوردان تێدا سەر بنەمایەکی بووە سەر بریارێکی نازدە خالی بووە و هەر لە دەستپێکە پشتی پرۆسەسا ئازادیە عێراقی کوردان ڕۆڵێکی ئەکتیفە بووە دە حکوومەتە عێراقدا دە مەجلس الحکومدا دە حکوومەتە ئینتقالیدا دەبان حکوومەتی نهاندا کوردان بە پلەیەکی بڵند بەشداری تێدا کردە و ڕۆڵێکی gelek ئەکتیڤ و بە باندۆر گەرە ناوە حکوومەت عێراقدا گەل و لێ هەیەیان هەبووە پرزگەرێکەوە کە خۆمانە بەتایبەتی هێزا پێشمەرگە گاز و نەفت و دەڤەرین فقەتکای. بەڵێ کارزانمە لەگەلە لە هەڵەبچەی شەهیدەوە کای کارزانم کاتەوە باش باش بەڵێ باشی براکەم زۆر سپاس.
کاکە من تێبینیەکمێ لەسەر تەوەرەکەی دوێنێتان دوایەوەشێ من باسیێم تەوەرەکەنەوەی دوێنێ چۆنەتی مامەڵەکردنی مامۆستا لەگەڵ خوێندکار و قوتابی ئەمە خۆی لە خۆی ئەم شێوە نووسینە ئەم خوێندکار و قوتابی ئەمە کێشەیە کە خوێندکار تەلەبەیە ئەی قوتابی سەر تەلەبەیە ترایە بۆ ئەبێ دوو ناوی هەبێ هێشتا ناوێک یان دانەنراوە بۆ تەلەبە بۆ نمونە خوێندکار لە پارێزگای سلێمانی پێڵێن خوێندکار لە هەولێر پێڵێن قوتابی ئەمە کێشەیەکە کە هێشتا ماوەتەوە لەسەر تەوەرەکەش بەڕاستی ئەبووایە هەر من پێم وایە وەکو شەخسی خۆم بووە لە ساڵی 2023 لە دوای ئازادکردنی عێراق کوردستانە بووە سەربەخۆی خۆی ڕاگەاندە جێبوایەتەوە لە بڵێن لە عێراق سەربەخۆی خۆی لەو کاتەیە ڕاگەندا چونکە فرسەت بوو بەڕاستی بینی کۆمەڵی هۆکار هەن ئێستا کەوا کات نووری مالکی بڕیاری داگرتنی ئاڵای کوردستان باد لە خانەقینە کە شارێکی کوردیە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هەندێک هۆکارێکێک لە هۆکارانی سستی لاوازی نوێنەرەکانمان لە عێراق ئایا ئەمەش پرسیارێکی پرسیارە بۆ ئەبێت نووری مالکی لەم کاتەیە داوای داگرتنی ئاڵای کوردستان بکات لە عێراق کە پێم وایە ئەمە هەفتەیەکە نوێنەرانی کورد ڕۆشتون بۆ عێراق بۆ کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق ئەتر ئەمەش جێگەی پرسیارە بۆچی ئەبێت لە دوای هەفتەیەک یەکسەر بڕیاری داگرتنی ئاڵای کوردستان بدرێت لە خانەخینە. بەڵێ کاکارجان وەکو تێبینیەک قوتابی بۆ ئەوانەیە بەکاردێت کە لە پۆلیس سەرەتاییە خوێنن خوێنکاریش بۆ ناوەندی و دووانەوەندی وەکو زانیاریەک گەشتبین مالەگەرا لە هەڵەبچەی شەهیدەوە بەڵێ گەشتبین خان گەشتبین ئەم کاتتان باش هەموو کاتێکت فەرمۆ دەستخۆش تەوەرکەتان لێ یەکەم زۆر سپاس بەڵێزم لەو کاتەوە کە سەرکردەکانی کورد دروست بوون جگە دژمنایەتی خستنە نێوان کورد و هیچ کارێکی تریان نەکردووە حکوومەتی عێراقیش بە ئارەزوی و خۆی ئەتوانێت هەر کارێ بکە ئەتوانێت بڵێ لە هەولێرش دەیکردن کە پایتەختی ئەڵین ئێمە کوردستانە ئێمەش هیچ کەسێک نییە دیفاعمان لێ بکات داوای مافەکانی ئێمە بکە سەرکردەکانمان بۆهۆی مەرامە سیاسەکانی خۆیانەوە هەر شتێک پێویست پێ ئەیکەن قەچێکە هەرساکێکی کوردیش کە خۆپشاندان بەڵێ گەشتبین خان بەڵام ئەمانەیە کە چوونە عێراق وەکو توالی سەرکردە سیاسەکانی کوردستان ئەمانە لە چارچۆی پرۆسەیەکی هەڵبژارتن چوونە عێراق خەڵکی کوردستان زۆرینە دەنگیان بەمەداوە خەڵکی کوردستان ئەمانیان کردوتە نوێنەری خۆیان وەکو تۆشە لێ بوو مەرامە سیاسەکانی خۆیان مەرامە سیاسەکان ئەو ئەجندا سیاسیایی کە هەیە هەمووی بوو بەرژەوەندی خەڵکی کوردستان دارێژراوە ئەی تو ئەمە چۆنێکە دەیتەوە بوو بەڕێزم یعنی ئەگەر ئێمە سیرکەین ئەوانەی کە ئەستنە بەغداوە جگە کە نوێنەری سیاسی نوێنەری کورد نین کەم بێ نوێنەری کورد هەر نوێنەری پارتە سیاسیەکان ئەچنە ناو بەغدا و وەکو بەڕێزێک پێش منوتی بە دوو قسە هەڵیان نەخڵەتیان ئێمە کەس نێ دیفاعمان لێ بکە کێ دیفاعمان لێەکە کورد تا ئێستا یعنی هەر لە دوای داوەیە ئێمە تا ئێستا قوتابی خۆپشاندانەکە بۆ کارەبا و ئەو خەڵکی خۆپشاندانەکەم بۆ کردەوە ینی ئێمە ئەوەنە لە زواوین کە ناکرێ باسی بکەین حکوومەتی عێراقیش بە ئارەزوی خۆی ئەتوانێت هەر کارێکە ئەتوانێت بیکە بۆچی کە ئێمە ئەوانەی سەرکردەکانمان ئەوەنە لە بەرژەوەندی خۆیان ئیشەکەن وەڵێ گەشتبین خان سەرنجەکان گەشتن سوپاس بینەرە بەرزەکان پشتی vê navbirê dîsan ser heman babet لە خزمەتی ئێوەدا بەڵێ بینەرە بەرزەکان بنزینخانەی بینایی کە لە شاری سلێمانیە ئێوارەی ئەمڕۆ گری گرت بەڵام لە ئێستادا ئەم بنزینخانەیە ئاگرەکەی کۆنتڕۆل کراوە و کوژێنراوەتەوە ئەوەی ئێوە ئەبینین ئەو ڕووداوەیە کە ئەمڕۆ گرتووە بەنزینخانە بینایی لە شاری سلێمانی گری گرتووە ئەو ئێستا لە بەرچاوی ئەوەی بەڕێزە ئەوە بنزینخانە بیناییە تەماشاوانە نێجا لە باژارە سلێمانی ئێڤاریا ئیرۆ شەوەتی بۆ لێ دنەهادا ئەف ئاگرە ئەنکو ئەف شەواتە هاتیە کۆنتڕۆلکردن لە ئێستادا ئەو ئاگرەی کە بە بینایی بە بەنزینخانەی بینایی کەوتووە لە شاری سلێمانی ئێوارەی ئەمڕۆ ئێستا کۆنتڕۆل کراوە لەسەر بابەتی ئێمە بریارێکی نووری مالێکی بۆ داگرتنی ئاڵایی کوردستان لە خانەقین باوکی شاکارمان لەگەلە لە چارخۆرنەوە بەڵێ باوکی شاکار ئەلو بەڵێ ئێوارەتان باشتر سوپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سوپاس سەبارەت بە تەوەرەکەتان تەوەرێکی جوابتان هەڵبژێرتووە شۆڕەجێرێکی کورد لەو بارەیەوە دەڵێ بای چەندە هێز و قووەت و دەسەڵاتت هەبێ
ئەوەندە ئاشتیت پێ دەبەخشتێ بەڕاستی ینی مالیکیش پیاوێکی عاقڵ و سیاسەتمەدارە دەزانێت کە کورد هێز و دەستەڵات و بای ئەوەندەی ماوە کە کورد مالیکی ئەوڕۆ بتوانێت ئەو قەرارە جێبەجێ بکات و داوای داگرتنی ئاڵا بکات چونکو دەزانێت حکوومەتی هەرێمی کوردستان متمانەی گەلی خۆی لەدەستداوە سەبارەت بە گەندەڵی و بەدانانە عەدالەتی و بە فەرزکردنی هەموو قەرارەکانی خۆیان وەکو حیزبە دەسەڵاتدارەکان ینی متمانەی میلەتی خۆیان لەدەستداوە بۆیە مالیکی ئەوڕۆ بە هەلی دەزانێت کە حکوومەتی هەرێم بێ متمانە بووە بەرامبەر بە گەلی خۆی بۆیە ئەو قەرارانە ئەوڕۆ دەردەکات و داوای داگرتنی ئاڵا دەکات لە شوێنە ناکۆکە لەسەرەکان. بەڵێ باوکی کوردستان لە چەمچەماڵەوە لە گەرمانە باوکی کوردستان ئەم کاتەوە باش ئەم کاتە باش باوکی شاکار لە چوار قۆرنەوە ئەگەر جێت لە قسەکانی بێ تێبینیەکانت فەرمووە. وڵایی تەلەڤیزۆنەکەم کەس کرد و داوای لێبرد نەکەم. باوکی شاکار لە چوار قۆرنەوە ئەڵێ ئەم هەموو کێشانە ئەم هەموو بڕیارەکان لە ناوچە ناکۆکیەکان ئەمە بەوای گەڕێنەوە کە سەرکرداتی ئێستای سیاسی کوردستان متمانەی گەلەکان لە دەستداوە و حکوومەتی هەرێمیش متمانەی گەلەکان لە دەستەوە بوویە ئەم بڕیارانە لە ئێستادا لەلایەن حکوومەتی عێراقەوە بە تایبەتی نووری مالکی دەرەکرێت. تو ئەمە چۆنێکە دەیتەوە؟ قسەکەی زۆر تەواو لە جێی خۆیەتی لە چ ڕوویەکی لەبەرەوەی ئەم سەرکردانی ئێمە کە ئەچنە بەغاڵدێنەوە کۆمەڵە قساکەن کۆمەڵە شتەڵێن ئەمە وامان کرد ئێمە لەگەڵ مالیکیە وامان کردووە لەگەڵ پەرلەمان دانیشتین لەگەڵ عەلی سیستانی ئەمەمان کرد بڕیارەکانیان بەدڵ بوو ڕێکەوتین لەسەرەوە بەڵێنی ئەوەیاندا ئەمەلای قسەی زل کرد دوای ئەوە هەسان ئەم قسانیان بۆ ئێمە کرد ئەوانیش وتیانەمانە کە درۆکەن لەگەڵ میلەتەکەی خۆیانە شایەن ئێوە نێمشکە لەجێ خۆیان بوو مالیکی تاخیر بوو لەو بڕیاری خۆی بۆ زووترەوە بڕیاری بدایە. بەرزانمان لەگەلە لە هەولێرەوە کاک بارزانم کاتەوە باش ئێوارە باش بەڵێ هەموو کاتێک خۆشی بەرنامەکە لە یەکەم کاکەیان زۆر سپاس. سەمارەت بە و سووری مالیکی دەری کردووە ئەی کورد خۆی لەم شتانە زۆر لەم شتانە زۆر بینیوە بەڵام وەرزانم ئەم بڕیارانش دەبێ مالکیان بڕیارانش دەرکا شکە لە دوای سەردانەکەی سەرۆک بەرزانی بۆ دەڤەری خانەقین هەندێک لە پەرلەمانتارەکانی بەغاش کە ئەم بڕیارانیاندا بوو بەڵام ئێستاش کە نووری مالکی ئاراست دەوانێت خانەقین جێگەی هەموو پێگەنێتەوە یەکانە بەڵام کوردەر قەت بەم شتانە ناترسێ و ئەم شتانە ژەر وتاری سەرەکەین وا بزانم مالکیش لە ڕێگەاندنەکان ئەم قسانەی زۆر بە ئاشکرا نەوتووە. بەڵێ تەماشەوانە نێجا محەممەد مەلا حەسەن قایمەقامی قەزاخانەقین تایبەت بۆ NRT ڕاگەهاتوانە هەر لە ساڵە 2023 و شوندا ئاڵای کوردستانی لە تەنش ئاڵای عێراقدا لەوێ دەڤێرێ بڵند کردە لەوەرە بە تو ئاوایەکێ پابەندی vê بڕیارە نەبن و هەروەسا گوتژی ji ber ku bilindkirina Alayê Kurdistanê îradeya xelkê xanaqînê lewra me daxwaz ji tevahaya wan da mudezgiyan kiriye ku Alayê Kurdistanê li ser nîne di niha şûn da Alayê Kurdistanê bilind bikin. Hêminman li gele qala dizê. Kayek hêmin dem baş. ئەم کاتە باش هەموو کاتێکی جەنابەت فەرموو. سپاسان دەکەم بۆ ئەو بەرنامە جوانەی کە پێشێشتان کردو و سپاسان دەکەین. سپاس بۆیەوەش فەرموو لە خزمەتتان داین. لەبارەی ئەو ئاڵایەکێکی مالیشی لەوە داگرن مالیشی بۆی معلوم بووە ئەگە مەسئولەکان بانگ دەکات بۆ بەغدا نانیان دەدات یان 25یان نیشان دەدا هەموو شتێکیان لە بیر دەستەوە. بۆیە ئەو داوا لێ دەکا کە ئاوا پێشیدادێکی یەکەکە و کوردانەیشان پێ ناکە کوردەکانی مە مەسئولەکانی سەرکردەکانی ئێمە ئەوەی دەچنە بەغدا هەموو ئاگەشایان بە پارەی کەوت کورداتیان لە بیر دەستەوە. وەکو توالێ کاکێ من وەکو ئەو قسانەی توالێ بەڵام ئەم سەرکردانە خەڵکی کوردستان بە زۆرینە دەنگیان پێداوە ئەی تو ئەمە چۆنێکە دەیتەوە خەڵکی کوردستان بەریاریان داوە کە ئەمانە نوێنەراتیان بکەن تو ئەمە چۆنێکە دەیتەوە بۆ ئەگەر دەنگیان پێداوەنە و پیاوە نەبوونەوە کاتێ لە دەرەوە بوون پێڵاویشیان لە پێ نەبوو ێستا هاتوونەوە لەبەر وێلا و سارەی چاکچا کورداتیان لە بیر خۆ بردوتەوە.
کاتی شوێنە گەرم و بەڵێ سوپاس بەرنامەتان و خواسان لەگەڵ بێ. سوپاس کاکێمە لە قەڵات زیاوە. تەماشەبانە نجا لە هەر جیەکێ بن لە باژارێ دووکێ لە مووسڵێ لە ئاکرێ لە شێخان لە زاخۆ لە ئامێدگێ هۆن دەکارن تەبلینەوە بەرنامە بسەرنجا خوانیشان بدەن. بەڵێ حسێنمان لەگەڵە کاک حسێن ئەم کاتەوە باش کاتەوە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە و لێ یەکەم زۆر سوپاس کاک حسێن. کاکە گیان ئەو شەما زۆر بەلاوە ناخۆشە برای بەرەزم ئەمڕۆ لە خانەقین داگرێ باژێ لە سلێمانی داگرێ خۆم ئەندا پەرلەمانمانێ و سەرۆک کۆمارمانێ و سەرۆکی هەرێمانێ بۆ لەسەر مشان ناکەن بۆ باسی ئەمڕۆ ناکەن بۆ باسی کورد ناکەن لە بەغا وەفتێ چووە بۆ بەغا بۆ باسی ئاڵا ناکات بۆ لەسەر شتانە ناڕۆن ئیتم گەدە لێ تاکەی. بەڵێ باوکی مەحموود لە ئەولێرەوە باوکی مەحموود ئەم کاتەوە باش ئەو کات تا باش. باوکی مەحموود سەبارەت بە بڕیارێکی نووری مالێکی بۆ داگررتنی ئاڵای کوردستان لە خانەقین لە ئێستادا و مەترسیەکانی و ئەمانجا شاراوەکانی پشتم بڕیارەت و چۆن لێکە دەیتەوە بڵێ. قوربانە من وەکو کوردێک ئەمە نەو شتە بە لوحبەشی سیاسی تێدەگەم ئەوە وەرەقەچی وەکو وەرەقەچی یاری وەرەقەیە ئەوە فڕێ دەدەن بزانن ڕەتفعلی ئەو میلەتە چیە لەسەر ئەو ئاڵایە تەبعاً ئاڵا ئەمە هەموو لە بیرمانە و ساڵی کە گەنجێک لە قوبرس بۆ ئاڵای تورکیا چووکە مافی مرۆڤ لە تورکیا ینی هەتا ڕادەشی باش پەیڕەو دەکرێت وا دەتەزوو لە وڵاتانی یۆرۆ کە بە کوشتن کوشتیان ینی ڕێز وزەڕای تورکیا لەسەر تەلەڤیزیۆنی گوتی ئەوەی دەست لۆ ئاڵای ببا ئەو هاجوابی دەدرێتەوە ئەوە ینی وەچی برێ گوتی مەوزوعەکی منتەهیە ئاڵاش پێم وایە بەڵام ئێستاکە لەگەر ئەو بەرنامە جوانەی جەنابتان بەڕاستی ئێمە هەموو کەس لە ماڵی خۆی متەسیرە بۆ بڕیارە بەڵام بەداخەوە سەرکردەکانی کورد ئەو شتانە زۆر بە تەبیعی وەرەگرن ڕۆژانە ئێمە خۆمان بە نووری بانیچی و بە نوزەیفی دەناسێنین کە دێن لێکوانە ئیستیقبالیان دەکەین لە بە خاتری وان ئەوە تا حسێنیەک لە کەس لە حسێنیەک لە سلێمانی کرایتەوە متاکیدم پاشتە ساڵەشی دی هەر حکوومەت ئێرە ممکنە بڕیار بدا شینیشیان بۆ بکەین یعنی ئەوان ئەمە هەموو شتی ڕەچاوی وان دەکەین بەڵام ئەوان هیچ ڕەچاویمە ناکەن. بەڕێی من یەک دەقاگە ڕخسەتەبی بەڕێی من پێویستە شت بە اقتصاد دەکرێت اقتصاد بە پێش هەموو شتەکەتەوە ئەگەر خانەقین ئەگەر کێشە پارە و مادە نەبیتن خانەقین قامی خانەقین موتەی لە هەرێمی کوردستان وەگری ئەو ناتانی پێبرە عەلەمەکەت دابەزێرە بەڵام سەرکردەکانی کورد حکوومەتی هەرێم ئەوە کاکە لێکوانە مەخمور کوردە نایە لبێتەوە کە نایە بە مادەکەش ئەوی شروعی لەسەر فەرز دەکات و شروعەکەش پێم وایە ئەو ڕۆژ جێبەجێ نەکرێت سبەی جێبەجێ دەکرێت پێمان خۆشبی ناخۆشبی. بەڵێ عومەر لە حاجیاوە کاکەمارم کاتەوە باش. بەڵێ لەگەڵێوەم. بەڵێ ئێوەتان باش باشتر کاک عومەر دەستخۆشی بەرنامەی ئێوە دەکەم گەلێک سوپاس بوتە بابەت بە ئەو داگرتنی ئاڵای کوردی لە قەزای خانەقین مالکی بڕیاری نەتەنیا داگرتنی ئاڵای کوردی بۆ هێژماری کوردجی لە عارەب کێمتر بێ ببوونەی هەڵبژارتنجی ڕۆژ بەڕۆژ لە ئاواز و لە منتیقەکانی عارەبی دیکە بە هەزاران عارەب دێنێ جنسەی عێراقی بۆیان حاضر دەکێ و حەزی لێ خەڵکی عارەب جێگیر دەکێ ڕۆژ بەڕۆژ هێژماری زێرەکردنی شیعە لە ناو عێراق و شکاندنی ملەتی کورد. من بخۆم خەڵکی ڕۆژئاوای کوردستانم بەس لای ئێمە قەت فەرقێکی نەبووە ببوونەی هەڵبژارتنی لە بینی عارەب و کورد وەکی خەڵکی قەزای ڕانی حەزەوە ئاگایان لێ بوو بەیانی حتا هێواران شیرانی دابەشم دکرد ببوونەی هەڵبژارتنی کورد سەرکەوتنی کورد لە هەمبەر عارەب. بەڵێ کەیک عومەر تۆ بە حکمی هەندێ خەڵکی ڕۆژاوای کوردستانە یان کۆ دەبێژنێن هاوکو کوردستانە سووریا گەل و ئاڵایە کوردان کە یەک ئاڵا هەیە کوردان داگرتنا ڤی ئاڵا لە دەبەرەکە کوردی باندۆریاوی چایە لەسەرەوە بە ئەوێ من بخوات شتێکی گەلک گرانە ئەس بە ڕۆژ بخۆم لە پەنای دایرەکانی کوردستاندا دەچم چاو لێ دەکەم ئالای عێراق ئەگەر لەسەر دایرەکان ببینم بلای من زۆر قورسە یعنی ئالای کوردستان ببینە لەسەر قوتابخانە دەرێزێ لەسەر دایرە دەرێزێ هەموو مدیر دایرەیەک معاشی 2 ملیۆن 3 ملیۆنە
خۆزگە من داهاتم هەبیا و هەموو ئالاک حەقی جارێکم بیگوێرە ئالاکی جوانم لە سەردانیا یعنی ئەوە ڕەخنەیەکە لە هەموو مدیر دائیرەکانی خۆمان یعنی ئالا لەسەر دائیرە کۆن دەبێ نایەتە گوێڕین دەرێزێ لەبەروێ ینی بۆی خەڵک بزانێ ئالەکەی خۆمان خۆشمان دوێ بێتە بەرزکردن لە خانەقین لە کەرکووک و لە هەموو بەبەرەکانی کوردی نیوسەرم شارێکم لەسەر ئالای کوردی هەیە ئەگەر بە کوردی بتوانم بۆتان پێشکەشکەم دلێ ئاڵا من پر شیرینە ئاڵا من توی بەرێ ئاخا من تزجانێ گەلێ من پر شهید بون جبر تا ام برخواددن لسر تا ام مال و جینه تف ددن تا بلندکن بجنا تا جیان بیتا طاریه مربند و کولتیه بهای هبونا تا جیان بترونیه تو سه رنگی جوالات لناوینا روجلات نشانا ناف د چمان خودیا دجلا و فرات زر آگره نوروزه کس رنگی چیان هات سورج خوینا شهیده تا رزگار دبه ولاد و پیام بو نوری مالکی اوا روزانی پیش ایشالله بله کاک عمر وی صحت خوش بو وی هوزانا گلک خوش سپاس دکین آرامان دا گلک کاک آرام وارزمان کاتو باش همو کاتکت کاک آرام فرمو دستخوشی برنامه لیکم زور سپاس سبارز لادانی آلای کورسان لخانقی بله هیچ نامەی نوری مالیشی با نەکەیت ئێمە هیچ نامە هیچ کەسێکی تر نەکەیت وشتی خەتای حزب دەسەڵاتدارەکانی خۆمان و ئەندا پەرلەمانەکانی خۆمانە دەستخۆشی لەوان نەکەیت کە ڕۆشنەتە بەغا وەکو کەسێکی ئالی دانیشتوونە لەسەر هیچ شتێ ناڕەنە ئیلا بورجە پارە هیچ شتێکی تر ئەم بەلاوە گرنگ نییە ئەگەر ئەمانە وا بڕوا هەروا بڕوا ئاڵای کوردستان لەبان کوردستانیش پێمان لادە نەوەکو هەر لە بەڵێ هێرشمان لەگەلە لە شاری سلێمانی کاک هێرش ئەم کاتەوە باش جانم کاتەوە باش کاک هێرش تێبینیەکەن لە قسەکانی کاک ئارام بەڵێ کاکە جار وەڵڵاهی من ئەوەندە ئەڵێم لە 1946 بەڵێ پێشەوا قازی محەممەد فەرمووی پەرچەم ئاڵای کوردستانم بە مەلا مستەفای بارزانی سپارت بەڵێ لەم شار بۆ ئەو شار لەو دۆڵ بۆ ئەو دۆڵ بەڵێ لەم شاخ بۆ ئەو شاخی ئەبە ڕۆژێک بێ ئاڵای کوردستان لە بەرزایی کێوەکانی کوردستان ئەشەکێتەوە ئەو ئاڵایە لە دەستی مەلا مستەفای بارزانی شکاوەتەوە بە 1000 مالیکی ناکەوێتە خوارێ ئەگەر مالیکی ئەمڕۆ چاوەڕێ ئەوە ئەکا ئاڵای کوردستان لە خانەقین دابگیرێ بەڵێ ئەوە سەرۆک مەسعود بارزانی لە وڵاتانە چاوەڕوانی ئۆکەیە بۆ ئیعلانی دەوڵەتی کوردی جا لەبەر ئەوە خەڵکێک هەیە ئەڵێ ئەوایە ئێمە زووتر جیابووینایەتەوە بەڵام ئەوە ڕێئێکی پێچوانە پێمن لەبەر ئەوەی ئەو کاتێک کە ساڵی 91 ڕاپەڕین بەڵێ کاک یارمەتیم بە برای عەزیزم بەڵێ فەرموو ساڵی 91 کە ڕاپەڕین دروست بوو ئێمە ژێرخانی ئابووریمان هیچ بوو بەڵام لە کابینەی پێنجا کاتێک کە نێچیروان بارزانی سەرۆشی ئەنجومەنی وەزیران بوو توانی عقودی نەوت بکات لە کوردستانە ئێمە ئێستا داهاتێکی تەواومان هەیە نێچیروان بارزانی ئەو نێچیروان بارزانیە بوو کە لەسەر شاشەی تەلەڤیزۆن وتی شەهرستانی خۆشی قسەکانیشی قیمەتیانی لای من بەڵێ کاک هێرش عقودی نەوتی کوردستان غێر دەستوریە سەرۆک مەسعود بارزانی لە خانەقین لە گەرمیان لە سلەیمانی لە دوهۆک لە هەولێر لە هەموو دنیا ئەڵێ پابەندبوونی ئێمە بە عێراقەوە جێبەجێکردنی دەستورە کە دەستور بەڵێ کاک هێرش منیش پرسیارێکم هەیە تکا ئەەکەم یارمەتیم با ببرە خەڵکێکی زۆر لە سەرێ لە پەیوەندی زەرنجەکانت گەیشتن بەڵام ئێمەش پرسیارێکمان هەیە ئێمە خاوەنی ئێمە داوەڕێی عەزیزم ئێمە کوردین هەمومان یەکتریمان خۆش ئەوێ هەمومان بەیەکەوە زەدی بڕیاری مالیکی ئەوەستینەوە لەبەر ئەوە خەڵکێک هەیە لەسەر ئەساسی ڕقوکی نەقسە ئەکا ڕجایان لێ ئەەکەم من چاوی هەمویان ماچ ئەەکەم هەمویانم خۆش ئەوێ ئێمە کوردین من وەکو کوڕی شەهیدێکی شۆڕشی ئەیلول کە باوشی خۆمم نەبینیوە لە پێناوی ئاڵای کوردستان لە پێناوی ئازادی کوردستان خۆشم جانی خۆم بەخت ئەەکەم بەڵێ کاک هێرش بەڵام زۆربەی ئەو برادرانە کە تێلەفۆنیان کرد لە ناوچە جیاجیەکان
بۆ ئەوە گەێڕێنەوەی کە سەرکرداتی سیاسی کوردستان لە بەغدا لە ئاست خواستە ڕەواکانی خەڵکی کوردستان نەبووە نەیانتوانیوە ئەو خاڵەنەکە لەسەر ڕێکەوتون ئەو هەموو بڕیاڕی 4 قۆلی و 5 قۆلی و 19 قۆلی کە بوو پێکردانی حکوومەتی ئێستای عێراق نەیانتوانیوە ئەو بڕیارانە ئەکتیڤ و پراکتیزە بکەن لەگەڵ دەسەڵاتدانەکانی بەغدا. تۆ چونێکە دەیتەوە؟ بەڵێ من پێچوانی ئەو ڕێیم هەیە، من چاوی سەرۆ کۆمار و چاوی وەزیرەکان و چاوی ئەندار پەرلەمانەکان بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە ماچ ئەەکەم لە پەرلەمانی عێراقا هەموویان داکۆچی ئەکەن، زۆر بە عاقڵانە، زۆر بە شەریفانە، زۆر بە ڕێکوپێکی. بەڕاستی من ئۆپۆزیسیۆنش و دەسەڵاتیش هەمویان دەستی ماندووبوونیان ئەگوشم. ئەمالیکی ئەمڕۆ گەشتە قەناعەت دروستبوونی دەوڵەتی کوردی نزیک بۆتەوە، بۆیە ناچارە ئەو کۆمەڵە بڕیارە بدا، داوای لێبوردن نەکەین، ئەوە قەت پێی ناکرێت دڵنیا بن لەوە. بەڵێ فەرهەنگمان لەگەلە لە هەولێرەوە کاک فەرهەنگم کاتەوە باش. ئەو کاتەوە باش جانەکەم. بەڵێ پێت وایە ئەو ڕەتفعلەی نووری مالکی بۆ وای گەڕێنێتەوە کە دەوڵەتی کوردی زۆر نزیک بووتەوە بۆی پێک بێنرێت یان بۆ کاری تر ئەگەڕێتەوە؟ بەڵێ جانەکەم خۆم لە هەولێرەوە پەیوەندیتان پێوەکەم. ئەو نووری مالیکی خۆم گەنجێکم تەمەن 26 ساڵە هەستم پێ کردووە، یعنی سیاسێکی لە پشتەوەیە و منیش تاکیدم لەوەی ئەندام پەرلەمانەکانی کورد لە عێراق ڕۆڵی خۆیان دەبینن، هەرەوا دانانیشن. من داوا لەو کەسانە دەکەم، یعنی بە هانی ئەندام پەرلەمانەکان بدەن، کاکە هانی بدە، ورەی پێ بدە، با بتوانێت قسە بکات. من نەک ڕەخنەی لێ بگرم، ڕەخنەگرتن نەفتەمایی تا سەرکردین کێشەکان. بەڵێ کاک فەرهەنگ ئەوەی توالەی وەرەیان پێ بدەن، ئەم ئەندام پەرلەمانە بەپێی هەڵبژارتنێکی ئازاد چونە پەرلەمان عێراق بە دەیان هزار کەس خەڵکی کوردستان متمانەیان پێداوە، بڕوایان پێداوە. ئەمە تو پێت وایە ئەمە لە هەموو وەرەیەکی تر بەرسەر بێ؟ ئەی وەرە چون لە چه ڕاستێکە پێ بدرێ؟ ڕاستە، قسەکە ڕاستە. ئەمە دەگمان پێدا، خۆمان نامانە سەکوتسین، خۆمان دەگمان پێدان و ئەندام پەرلەمانەکانی خۆمان یعنی تا ڕادێک بتوانم بڵێم لە هەندێک شت لە کاتی مشکلەکانی ناو خۆمان ئازان، زۆر ئازان. بەس کاکە تۆ لە عێراقی، تۆ لە ناو کۆمەڵێک گورگی، ئەبێت تۆ زیرەک بیت تاکو پەلامارت نەدەن. بەڵێ هیواداریشن داوایان لێ دەکەم. بەڵێ کاک فەرهەنگ هێمەندمان دەگەلە لە شاری کەرکووکەوە. کاک هێمەند بەڵێ. بەڵێ کاکاربن دەمەوێت دوو پرسیار یاری دوو تەوەرباز بکەم. یەکەم حکوومەتی عێراقی بە تایبەتی حکوومەتەکەی مالیکی لە هەردوو کابینەکەیدا لەوەتی دەسەڵاتی فراوان بۆ لە عێراقدا ناوە دژایەتی کوردەکەوە کێشە و مەشاکل بۆ کوردستان دروست دەکات لە هەموو بوارەکاندا، لە هەموو پەیوەندیانی لە نێوان بەغدا و هەولێرە هەیە. زۆر کێشە بۆ کورد زەرکرداتی سیاسی کورد دەدۆزێتەوە. لەم دوایشدا کە هێنانە ئارای دابزاندنی ئاڵای کوردستان هاتۆتە ئاراوە لە قەزای خانەقین دیارە بەرنووسراوێکی ڕسمی مالیکی بوو، وەکو گوێمان لێ بوو ئەمڕۆ لە ناوەندەکانی ڕاگەیاندنەوە. ئەوە من یەک شت ئەڵێم، یعنی وەکو ڕای شەخسی خۆم ئەڵێم، ئەمە من لایەنگری هیچ شەخسێک نیم لەو سنوورەوە، لایەنگری هیچ کەسێک نیم، تەنها وەکو کوردێکی دڵسۆز. بەڵێ کاکێ من ئاسومان لەگەلە لە شاری سلێمانی کاکەس و بپۆرە گیارە کاتی ئێمە بەرەو کۆتای ئاڕواکە بە کوردی سەرنجی خۆ نیشان بدەی. فەرموو. زۆر سپاس. ئەم کاتت باش؟ هەموو کاتێکی جەنابەت. من بە زۆر بە کورتی هەر ئەوەنە ئەڵێم پێم باشە خەڵکی خانەقین و ئەو ناوچانە بەرامبەر ئەو قسەی مالیکی هەموو ماڵەکان ئاڵای کوردستان هەڵکەن و ئەو مۆزوعەش هێندە گەورە نەکرێت و بە هەند وەری مەگرن. بەس ئەوەنە بەوە جوابی بنەوانێت کە هەموو ماڵێک ئاڵایەکی کوردستان هەڵبکەن لەوێ. زۆر سپاس. سپاس. بەڵێ دیارە لەسەر تۆری کۆمەڵاتیش لە سەلەمانەوە بە سەرنجێکی زۆرمان بهاتووە. ڕەنجبەر ئەڵێ خەیالی خاوە ئێمە وەکو کورتی ئیدانەی دەکەین بە هیچ شێوەیەک قبولی ناکەین ڕژێمی بەعەز دەستکاری کوردستان بکات، ڕژێمی باز. بەڵێ هەروەها عادل محەممەد مراد لە هەڵەبجەوە ئەڵێ ئاشکرایە ئەو بریارێکی خراپە سەبارەت بە نەتەوەی کورد، ئەوان هەر خەریکی نەتەوە پەرستین، ئەندام پەرلەمانەکان و سەرکردەکانی ئێمەش دەڵێن برا عەرەبەکان. هەروەها بەهادین محەممەد ئاڵێ یەکێتی پارتی ئەو نووری مالێکیان کردیان بە پیاوە بەسەر کوردەوە و بە چاوەڕێ بکەن داوا بکات لە پەرلەمانی کوردستان شلا برێت. ئەرسەلان عەبدوڵڵا ڕۆژنامەنووس لە خانقینەوە لەگەڵمانە. کاک عەبدوڵڵا فەرموو ئەو بابەتەی کە ئێمە باسیەکەن لە خانەقین ئێستا لە چاسێکدا ڕەوش لەوێ چوونە ئاڵای کوردستان لە خانەقین چییە؟ بەڵێ
لەسەر داخوازی لژنەی بەرگریکردن لە بەرژەوەندیە کشتەکان ئەمڕۆ و یەکێتی لاوانی دیموکراتە کوردستان ئەمڕۆ ئاڵای کوردستان لە ناو شاری خانەقی بڵاو کرایەوە فەرمانەکەی مالکی لەبەر چاوی کامیرەکان بە تووڕێیەوە سوتێران. ئەم فەرمانە درێژە پێدانی سیاسەتێکی سەدامیانەیە کە مالکی پەیڕەویەکە و خۆی لە دەرکردنی 40 کارمەندی جوازاتی منزەریە ئەبینێتەوە نەقلکراون لە فەرمانی گواستنەوەی فەوجێک فەوج عەقید بەکر چاوشینە لە نەفتخانە پەیوەندی هەیە بە فەرمانی دەرکردنی هەندێک کارمەند لە کارگەی نەفتخانە گۆڕینی ناوی نەفتخانە بۆ حەقلی دیالە پەیوەندی هەیە بە ڕێگرتن لە هێزی پێشمەرگە و ئاسایش بڕۆنە حەوزی حەمرین و ناو شاری سعدیە و بەڵێ کاک سەلام لە ئێستادا بە تایبەتی لە دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت لەو ناوچەنەدا کە ئەو بڕیارە دەرچووە بە شێوەیەکی فەرمی لەلایەن سەرۆکی وەزیرانی عێراقەوە ئەی دام و دەستگاکان وەکو دوێنێ قایمەقامی خانەقین تاکیدی لەسەرکەوە کیاوان پابەند نەبن بەم بڕیارە بەڵام لە ئەمڕۆدا چوونە و دام و دەستگاکانی حکوومەت عێراق بە تایبەتی دام و دەستگاکانی ئاسایش و پۆلیس ڕەتفعلیان چوونە لە بەرامبەر ئەو هەڵوێستەی ئێستا تو باسیەکەی. لە ڕاستیە ئێمە هەر هەمومان تەباین لەسەر ئەو خاڵە کە بێ ئاڵای کوردستان لە تەواوی شاری خانەقی بەرزڕاگیرێت و بەتوندی ئیدانەی ئەو فەرمانەکەین و بە سیاسەتێکی شۆنستی سەدامیانە ناویە بین هاوکات ئێمە داوا بەڕاستی ئیتر ناکرێ نوێنەرانی شاری خانەقی لە پەرلەمان بمێننەوە. بەڵێ کاک سەلام عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و چاڵەکانی مەدەنی لە بەڕاستەوخۆ لە خانەقین لەسەر ئەم پرسە قسەمان بکرد زۆر سپاس پەیوەندێکت بینەرە بەڕێزەکان بەرنامەی مایکی خەڵک بەرنامەوەی هەموو ڕۆژێکی لەسەر بابەتێکی گەرم تایبەت بووە بەحس و ئاخفتنان یەن هەوە وەرگیرە سەرنجێنەوە دەخەتە بەرچاو هەیە سبەی ئەم جارێکدن بە بابەتێکی لە ئیرۆ گەرمتر دە خزمەتەوە دەبین دەمێنوە بمینم خێر و شادی.